فلن أكون ظهيرا للمجرمين. ظهير يعني پشتیوان، سرخەر، یارمەتیدەر، لایەنگر، هەوادار، تەرەفدار. من بە هیچ شێوەیەک نابم بە تەرەفداری جنایەتکاران و مجرمان. تۆش وای؟ تۆش وعدە لەگەڵ خوای گەورە داوە؟ یان تۆ لەم لاوە خوا ڕازیەکەی لەو لاشەوە تاغوتانی حکم ڕازیەکەی، گەندەڵ و دز و جەردە و پیا و خراپ و جەلادەکانی زیندانی لاکۆڵانە ڕازیەکەی. لەم لاوە ئینتیمای بۆ دینەکە هەیە وەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوڵ الله، جوابی بانگەکە ئەداتەوە، یا خۆی بانگەتە یا ئیمامەتیەکە کەچی لەو لاوە ئەشهەدو بالله چش بۆ تاغوتە کێشەی هەویەکەی لە ژرفانە ئەگەر دەمانچەکەشی لە لاقونیانە بێ. چۆن ئەم دوانە پێکەوە گونجێنی؟ خوای گەورەم هەموو نیعمەتەی پێبەخشی ئەو لە تەمعاشێکی داویتەتی، ئەم لە تەمعاشە گەورەترە لە هەموو نیعمەتە. هێ باشە هەموو نیعمەتەی خوای پەروەردگار لە هەمووی مهمتر نیعمەتی ئیمانەکەتە. ئێمە ئەگەر ئیماندار نەبووینایە چییە بووین؟ وەکو ئەو خەڵکەی تر هەر حەیوان بۆ ورجێژی و بۆ فەرجێژی. ئادەی پێم بڵێنەوەی کە بۆ دنیایە نەژین، ئەمە هەموو ئەوروپا، ئەوەی کە لە ئەوروپا بۆ دنیایەژی چییە؟ لە چ نیعمەتێکی لە چ نیعمەتێکی ئیمان مەحروم بۆ پاشان چۆن نەژی؟ وەکو سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کە دیدانە البیض، یعنی وەکو کرمی سپی ئەژین و ئەخۆن و قوڕە خۆن و ئەکەونەوە خوار و دوای ئەمرن. ئەی دوایە مەرحەلەیە ئەی ئەم خالق و مەخلوقە کە نابێ بیری لێ ناکەیتەوە. بەڵام بەنسبەتی ئینسانی مسلمان مەبەستم لێرە ئەم عەهدەیە کە سەیدنا موسا فێرمانەکە وە خوای گەورە بۆی جێڕاوینەتەوە هەتاکو ئێمە ئەم عەهدە لەگەڵ خوای پەروەردگارە بدەین.